سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست لە بەرنامەیەکی تری خەڵاتی دیمەن گەڕاینەوە پرسیار دەکەین و وەڵاممان بنەوە ئێوەش بۆ هیوای ببنە خاوەن خەڵات لەگەڵمان بن با بڕۆین. باشی؟ زۆر سپاس ناوی بەڕێزە؟ کارزان کاکارزان ئەو چۆن هاتوونەتە دەرەوە کاکارزان؟ وڵا هەر بۆ خۆش بە پیاسە دەی باشە بە خێربێن سەر چاوان با بچمە لای خێزانش سڵاو لێبێ سەرچاوجان باشی گیان؟ خۆشمەنووس ناوی بەڕێزە؟ ماریان ماریا خان بەڵێ باشە ماریا خان بە چیەوە سەرقاڵی ماریا خان؟ وڵا ئیشکاری ماڵ سەرکەوتوبی کاکارزان خۆت بە چیەوە سەرقاڵی؟ هەر لەگە کۆمپانیا بێشەکە لەگەڵ کۆمپانیا؟ بەڵێ بەڵێ دەی سەرکەوتوبی ئیشەڵڵا لەگەڵ ڕەمەزان چۆنن؟ باشە لەخوا بەزیاد بێ باشن؟ هەڵێ الحەمدلله ڕەمەزانی و ساڵفێنکە وڵا لەخوا بەزیاد بێ زۆری خۆشە هەر باش بن ئیشەڵڵا ئەو گوڵە جوانە ناوی چییە؟ ناوی کاژیارە کاشیار کاشیارگیان چۆنی؟ باشم باشی؟ وەرە؟ لە ڕەوزەی کاژیار؟ لە ڕەوزە زیرەکی؟ لە ئازادی لە ئازادی؟ باشە گوڵی جوان گۆرانێکی خۆشم بۆڵێ؟ دەی فەرمۆ دەزانی چی گۆرانێک چی؟ کورد زمانە کوردیە لە خەڵکی کوردستانم بە کلتور و جلو بەرگم جیاوازە نیشتیمانم دەی بە دەنگە بەرزکە و گۆرانیەکەم بۆ بڵێ کوردم کوردم خەڵکی لە کوردستان لە خەڵکی ناگورستانم لە کوردی لە خەڵکی جیاوازە نیشتیمانم ئەی دەنگە خۆش بێ ئەی ABCD یان فێر کردووی لە ڕەوزە؟ دەی بۆم بڵێ ئیندا دەزانی چی گۆرانێک دەی کام گۆرانیە؟ گۆرانی چی دەی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ جللی چای جوانە ئەیلا ئەڤنەرە بۆی خۆمە ئەیلا جللی چای جوانە ئەیلا ئەی بەمە و بۆ لای خۆمەیلا دەست خۆش بێ دەنگی خۆش بێ زۆر سپاس دەکەم کاکەرزان لەگەڵ نانخواردنا چۆنن ئێواران خواردن دروستەکەن پارشێوان دروستیەکەن خاتون کەی خواردن بۆ ئامادە وڵی پێشەوەی پێش نووسین ینی پارچی هەڵناسین بەس بە نوێژەکە هەڵەسین زۆر باشە یعنی پێش ئەوەی بخەون نان ئەخۆن بەڵام بۆ پارشە و تەنها نوێژەکە بەڵێ زۆر چاکە ئێوارە چیتان خوارد؟ وڵا ئەمڕۆ برنج و فاسی برنج فاسیلە و ریشک کوردەمووی برنجەوە بۆ عێراقی وی برنجە خوا وەڵام زیاتر حەزم بە نەواشف شتی وایە بەڵام ئەمڕۆ بەو شێوە بوو زۆر باشە ئەی ڕەمەزانان بڕیارتان نەیەوە وەرزش بکەن شەوام بچن بۆ وەرزشیان ڕێجیم بکەن بۆ هۆکاری کە ئێمە هەریان زەمانگەکە ئەخۆین بەس ڕەمەزان ئاوا بە ڕۆژانان ناخۆین و بە پیان دەرەچین زیاتر بە پیان دەرەچین مەسەلەن زیاتر بە پا هات چۆکەین زۆر باشە ڕۆشتنیش زۆر باشە هەر هیچ نەبێ ئەگەر لە کێشی خۆشەکەم نەکە و خواردنی کە خواردوتە هەرسە بێ زۆر باشە سەرکەوتوو بن ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە لە بەڕێستانیەکەم بۆ هیوای بتوانن ببنە خاوەن خەڵات زۆر باشە زیاتر حەستان لە چ بوارێکە لە چ بوارێکە زۆر زیرەکەن وڵا لێم چی هەزانم وەرزشی زانستی تەندروستی پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بەو هیوایی بتوانن ببنە خاوەن خەڵات پرسیارەکەمان ئەوەیە کام ئاژەڵە کە یەک خولەک دەمی بکەیتەوە ناشی دوای یەک خولەکەکە دەمرێت ماسینە یان ماسی ماسی بەڵێ تۆ ئەڵێ چی؟ یەک خولەک دەمی بکەیتەوە یەک خولەک دەمی بکەیتەوە دوای یەک خولەکەکە دەمرێت تەمان باڵدارە نا باڵدار نییە نا بۆ ئاسانکاری پێتان ئەڵێم باڵدار نییە ئاژەڵێکە ماسیش نییە ماسیەکە نییە وەڵامی خاتون ماسی بوو ماسی نەبی گۆڕن حەزەکەم ببنە خاوەن خەڵات زۆر سپاس وڵی نازام باڵدار نییە ئاژەڵێکە کە یەک خولەک دەمیەکەیتەوە لە دوای یەک خولەکەکە دەمرێت ئاسانکاریم زۆر بۆتان کردە بێت بیزانن وەرە بۆ نای وەک وەرە خۆت لە بواری تەندروستیە زۆر ئەخوێنیتەوە واوچت لە بواری بەشی پزیشکیم تاوا کردێ بەشی پزیشکی تاو گشتی بەڵێ بەرزداری باشە سەرکەوتوبی زۆرترین نەشتەرگەری کە لە جیهاندا دەکرێت چ نەشتەرگەریەکە؟
ڕۆژانە من شتەگەری منداڵ بوون نەشتەرگەری منداڵ بوونە نانەخێر نەشتەرگەریەکی ترە زۆرترینە لە ڕۆژانە ئەکرێت لە ڕۆژانە زۆرترین نەشتەرگەری کە ئەنجام ئەدرێت چ نەشتەرگەریەکە جوانکاری بەڵێ تۆ ئەڵێ خەڵک کۆریا خۆڵە کوێرە جوانکاری ئەڵێ وەڵامێکم پێ بڵێن یەک وەڵامم پێ بڵێن کاری جوانکاری نەخێر هەڵەیە بەداخەوە زۆر ئاسانکاریم بۆتان کرد یەک دوو پرسیارم بۆ گۆڕین زۆر سپاس بۆ بەشداری زۆر سپاس. ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ لەرین لەرین لە پۆلی چەندی لەرینگیان لە پۆلی پێنجی بەڵێ باشە زیرەکی باشە هەر سەرکەوتوو بێ باشە یەک پرسیارت لێ ئەەکەم بەو هیوایی بچوانی ببیتە خاوەن خەڵات باشە پرسیارەکەی بابت نازانی کامە کام ئاژەڵە کە بۆ ماوەی خولەکێک دەمی بکەیتەوە دەمرێت باوکت وتی ماسی دایکت وتی ماسیە ماسی نەبوو نازانی باشە ئەی تۆ شتێکی خۆشم پێشکەشەکەی نازانم نازانی زۆر جوانی ماشەڵڵا سپاس تەمەندرێش بیشەڵا سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش خۆدامە ناوی بەڕێزە ئەحمد کاگ ئەحمەد بەچیەوە خەریکی کاگ ئەحمەد وەڵی هاتینە بازار لە خۆمان پیاسەی دەکەین و شەوانی ڕەمەزان زۆربەی کاتیانە دەرەوە حەستان لێ بێنە دەرەوە پیاسە ئەێ وەڵا لە بە مار و منداری و دنیای ببینی لە خۆیان و خەرک و ببینن زۆر باشە ئەو کوڕە جوانە ناوی چییە؟ مستەفا کاک مستەفا مستەفاگیان چۆنی؟ باشی؟ باشم هەر باش بی گۆرانێکی خۆشم بۆڵێ؟ بەس نازانم بۆچی؟ سمۆرەخانیش نازانی؟ نە بە بچکۆلەش نازانی؟ چیە؟ بە بچکۆلە ئەزانی؟ نە باشە دەی سەرکەوتوو بی ئیشەڵا بەچیەوە سەرقاڵی کاگ ئەحمەد؟ وەڵی ئیشی مەغریبی و شتان دەکەین و زۆر باشە زیاتر خەڵک ئێستا چ ڕەنگێک هەڵ ئەبژێرێت چ ڕەنگێکیان حەز لێە بۆ ماڵەکانیان؟ بە خودای ئەوە ژن دەزانیت لە من ئەوەندەی ئەوە نازام یعنی مەقسەد مەتبەغ لۆ ژنە ڕەنگە چ خۆی ئەوە دەکاتن ئیژۆری کە سپیە و بەعام سپی و شتانەیە زۆر باشە سەرکەوتۆ بێ پرسیارێکە لێ دەکەم بۆ هیوای بتوانانی ببیتە خاوەن خەڵات کام ئاژەڵە کە دەمی بکەیتەوە بۆ ماوەی یەک خولەک دەمرێت نایزان وەڵاوێ شتێک بڵێ ئاسانکاریەکەم بۆکەم شتێک بڵێ ئەگەروانە بوو ئەڵم بیگۆڕە ئەوەی نازانم نایزانی ناوەڵا سڵاو لێبێ سلام عليكم سباس باشی سلام يا ربي ناوی بەڕێزن احمد کاگ ئەحمەد سلام ئەو عليكم کەسەی پێش تۆش قسەم لەگەڵ کرد نای کاگ ئەحمەد بوو خوش حالهم سلام تەمەندرێش بنی سلام عليكم سباس سپاس دەکەم ئەوە چۆن هاتوویتە ناو بازار والله لقوا برادراني داخلينا هاتينا بازار لەبەی داخلی بري هذه والله باشە ئەی خۆت خەڵکی چ شارێکی شقلاوه والله شەقلاوە لە چ بەشێکی لێرە وەرگیراوی لا هندسه كهرباء دەستەی کارەبا بري سەرکەوتووی شەڵا چۆنم ساڵتە والله كنت صالمه سەرکەوتو بیانی تەخەڕۆژیش نزیکە والله كردو ما تخرج کردوتان بري هذه والله زۆر باشە لەخوا بەستیابێ پێم خۆشە ئیشەڵا بۆ هیوایی کە تەواو بووی لە خوێندن یەکسەردا بمەزن ان شاء الله بتمام خوي ئیشەڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەی بۆ بەڕێزت پێمان خۆشە کە ببیتە براوەی خەڵاتەکە باشە باش کام ئاژەڵا کە بۆ ماوەی خولەکێک دەمی بکەیتەوە دەمرێت ولا كيك بەڵێ بۆ خولەکێک دەمی بکەیتەوە دەمرێت شتێک بڵێ ناوی ئاژەڵێک بڵێ راوستا لەبەی هەندەسەی ئەبێ زۆر زیرەک زۆر بخوێنیتەوە اجل آخر ئەبێ لە هەموو بارێکا بخوێنیتەوە بێگومان تۆ زانستی بوویت چیتە ئەو بەشەوەە بري لە بواری وەرزش چۆنی بخواي زور باش نيمه باشنی لەوە والله ینی پرسیاری وەرزشیت لێ نەکەم نعم بكا بزاني بكا؟ بري یەکەم کلاسیکۆ لە بینی ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە ساڵی چەند بوو 1916 1916 بەداخەوە
وەڵامەکەوانە بوو شتێکی خۆشم پێشکەشکە بۆخوای باشە پێش ئەوەی شتێکم پێشکەشکەی پێت ئەڵێم وەکو هاوکارێک پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات پێت ئەڵم بیگۆڕە ئەو وەڵامێکی ترم پێ بڵاوەی ساڵەکە کلاسیکۆ آخر ساڵ زۆرە ینی ئاسانکاریەکم بۆ بکە ئاسانکاریم بۆ کردیەوە تاڵم بیگۆڕە 1915 1915 اختیار تێمێ باشە باش ئەوە هاوکاری بەستە بە شتێکی خۆشم پێشکەشکەی دوای ئەوە خۆی خە نازانمە ئەم گۆرانی شتی نارم باشە گۆرانی نەخۆشەر نیە گۆرانیم بۆ بڵێ نوکتێک بە سەراتێک خۆشتەوە داخلیت ڕۆژانە شەوانە هەزار شتی خۆشتان بەسەریت بەستێک تۆ ڕووکە کامێرە نەو کاتێلم نایە بخوای لێ باشە اختیار تێمێ 1902 1904 1906 1908 1902 1902 دڵنیای وڵی پێم دادا ناوڵە دڵنیانی پێت دادا هەرێ وڵا زۆر باشە پیرۆزدا بوویتە خاوەن خەڵات پێم خۆشە بوویتە خاوەن خەڵات شانسمێ سوپاس سەلام شانسە هەیە بە تاکید شانسەیە ماشەڵڵا تەمەند درێژ بی ئیشەڵڵا پێت خۆشە بوویتە خاوەن خەڵات هەرێ وڵا لۆکمان خۆشنیان تەڵەوەی داخنی مشتێکمان پێ خۆشەمە یاخوا دایم لە خۆشییا بن ئیشەڵا سەرکەوتووە بن سلامانی سوپاس زۆر سپاس داوا لە هاوکاران مەکەم خەڵاتێکم بنێ ئەوەش خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەنە بۆ دەست خۆش کەناڵەکەتانی دەکەم زۆر مەمنون سوپاسان دەکەم سپاس دەکەم هیوادارم بێ بە یەک قاتی جوان بۆ جەشن سڵاو لێبێ سلااو لە خۆت باشی خۆش بسەلامت بی ناوی بەڕێزە کەریم کاکەریم ئەو سێری چی دەکرێت دویست چی بکڕی وڵات مەسەر بازار شتێکم بە دڵێ بیکڕم بۆ جەژن خۆدا ئامادەکەی وڵات جژن هێشتا زۆری ما هەروە هێشتا ماوێتی بۆ جەشت کڕین پێی باشە هەر ساغبی خۆش بسەلامەتی خۆش ئەوە چۆنە بەتەنیایی کوا دایکی منداڵ من دایک منداڵ نەگەلەوە برادری هاتوومە دەی باشە برادەرەکانە بانگ ناکە قسەمان بۆ بکەن کاک سەمیر وەرە دو قسە بۆ خوشکەی بکە دو قسەی خۆشمان بۆ بکە کاک سەمیر با بێمە بینتان سڵاو لێبێ سەلامەت باشێک بڕێ باشی سەلامەت یارە بێن لەگەڵ ئەو برادرت هاتوویت بۆ بازار چی بکڕی بەخۆی هاتین پیاسەشی بکەم سەو خەرکەی دەی باشە هەر سەلامت بنی ئیشەڵڵا لەگەڵ ڕەمەزان چۆنن بەخوای باشن لەخوای بەزیادی یاخوا باش من شەوانی ڕەمەزان چۆنە بەخوای ئەمە ئیشی تەکسی دەکەن خۆشە دێنە دەری نایەنە دەری ئەوڕۆ لەگەڵ کامکەری و مکاک ڕێباز هات نەدرێت پیاسەش ناو بازار بکەین دەی هەر ساغ بن سەعات چەند دێنە ناو بازار بە ڕۆژە بەخوای بە ڕۆژە سەعات دەدەینە بازار هەتا سەعات چەند لە دەرەوە واتە سەعات سێ و چوار دەدەری زۆر باشە کە ئەڕۆنە لەگەڵ دەستانە شتە بنەوە بە کابانی ماڵ ئەی تەبعا کوب چییە بنەوە والله هذا خوا قسمة بشفتي بي قندورة بي شفتی بێ قاقلاوة بي قصب بي أشتان زۆر باشە ئەی ئێواران زیاتر خواردن ئامادە ئەکەنیان لە پارشێوانە بەخوا هێواران زۆر باش ئێواران چاکە خۆن بەخۆران ناڵن چا خواردن ناخورێ بڕێ وەڕاستی لە بە شەربەت و ماسلای خواردن ناخورێ زۆر باشە ئەی پارشێوان چی ئەخۆن چ خواردنێکە خۆن زۆربەی کەسەڵە من ماستە خۆم بۆی تونیم نەبێ بە ڕۆژە بەخوای ئەمە نانی گەرم دەکەنەوە تووشە برنجەکەی گەرم دەکەنەوە ئارێەوە دەردەکەن نا هەر تووشە برنجەکەی گەرم دەکەن عزمانە تووشە برنجەیە ئەی ئەگەر داواکاریەکی ترێ هەبێ بڵێ ئەو خواردنەوە ئامادەکەن بۆ پارشێوە بەخۆران دەرەکری؟ هەیە بەزیادی ناخەر لان کووە شتەکە هەیە ینی مندا تەعین دەخۆن ماسی دەخۆن و ئەمش عزم لێ تووشە برنجەکەی هێوادەم گەرم بکەنەوە زۆر باشە سەرکەوتۆ بن ئیشەڵڵا ئەی تۆ ئێواران زیاتر ئەخۆیان پاشێوان وڵات تەمان ئێواران ئێواران بەڵێ دوایەوە پەکە ناکەوێت ناوەڵات تەمان دوایچی بۆ نوێژەکە هەمووی حەلە بێ دەی باشە خوا لێتان قبوڵکە ئیشەڵڵا ئەی پاشێوان چی ئەخۆیت وڵا پاژاوان ئیتر ماست بێ شیو بێ ئیتر تەحین بێ زۆر باشە یاخوا هەر ساغ بن ئیشەڵڵا خوا لێتان قبوڵکە خوا ڕۆژوو لە هەموو لای قبوڵکە ئیشەڵڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بەو هیوای وەڵامەکە بزان و ببنە خاوەن خەڵات باشە فەرمو یەکەم جار لە تۆ دەست پێ یەکەم باشە کام ئاژەڵا کە دەمی بکەیتەوە بۆ ماوەی خولەکێک لە دوای خولەکەکە ئەمرێت دەمرێت بەڵێ یعنی یەک خولەک ناتوانێت دەمی بەکراوەی بێت ماسی نا بەداخەوە ئەی تۆ تۆ چیمان پێڵی نای ئاژەڵێکمان پێ بڵێ تۆش ئەو ئاژەڵی کە یەک خولەک دەمی بکەیتەوە ناتوانێت بە زیندوی بمێنێتەوە بەخواگەری لە ماسی بی تۆ
تۆش ئەڵێ ماسی ئارێ وەڵا فکرم وەڵا ماسی دەچی بەداخەوە وەڵامەکە ئەوە نەبوو یەک تۆز دەنگە بەرزکە بەێ ناو چییە؟ مؤەت مؤەد؟ بەێ ماشەڵا ناوە خۆشەکێ و ناوە خۆشی لێنای دایکم ئەی تەمەند درێژ بێ بەێ چیت هەیە بۆ دایکە؟ وەڵا یادی خۆشم دێتن و گیان؟ خۆشم دێتن و خۆشت دەوێت؟ بەێ یاخوا هەر بمێنێ بۆ ئیشاءالله ئیشەڵا بە چیەوە خەریکی کاک مؤەد؟ وەڵا ئیش و کار ئیش و کارەکەی؟ بەێ زۆر باشە سەعات چەندیت بۆ سەرکار؟ وەڵا سەعات دوی نیوەڕۆ؟ بەێ ئەی ئێوەران بۆ ناخواردنە چیتەوە ماڵەوەیە؟ نەخێر هەر لێرە ئەبی؟ بەێ دەی سەرکەوتوبی ئیشەڵا باشە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بۆ بەڕێزت بەێ بەو هیوای وەڵامەکە بزانیت و ببیتە خاوەن خەڵات باشە؟ بەێ یەکەم کلاسیکۆی نێوان ڕیال مەدرید و بەرشەلۆنە لە ساڵی چەند بوو؟ 2003 یەکەم کلاسیکۆ تۆڵی لە ساڵی 2023 بوو؟ بەێ بەداخەوە وانە بوو شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ ناوەڵا بۆ؟ ناوەڵا نازانم شتێکی خۆشم پێشکەشکە ناوەڵا نازانم خۆ فەخیر مەکە شتێکی خۆشم پێشکەشکە بە ڕۆژە لێرە وەکو تر کاتەکانی تر ڕەمەزان نەبێ گۆرانی ئەڵێن و سەود بەرز دەکەنەوە و ئێستش گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ناوەڵا گۆرای نازانم زۆر باشە ناوە سپاس بۆ بەشداری مەڕێ زۆر سپاس سڵاوتان لێبێ خۆش بی سەلامەت باشی سەلامەت سوازە ناوی بەڕێزی هۆگر کاک هۆگر ئەوە چۆنە هاتوونەتە بازار بۆ جلکڕی هاتوون ئەوە بۆ جرکن هاتن وەڵا دەی باشە خۆتان ئامادەکەن بۆ جەژن وەڵا ئیشاءالله شما بخوای گەورە ئیشەڵڵا سەلام. کچە جوانە ناوی وەڵای ڕۆژینەما ناوی چییە؟ ڕۆژین ڕۆژینگیان چۆنی؟ باشە باشی؟ ئەمە باشە بۆ جلکڕین هاتووی؟ نە ئەی بۆ چی هاتووی؟ ئەڵیان نەخۆنەکە خارمان لەگەڵ خارت هاتووی؟ بەڵێ ئەوە خاری تووە؟ بەڵێ دەی یاخواخوا خارت بۆ بهێڵە ئامین ئامین ئەی شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ ئەڵە هیچم فێنە چ گۆرانێکە زانی؟ بە هیچ چۆن هیچ؟ هیچ نازانم بەیەکەوە ئێڵێن دێ تۆ گۆرانی بڵێ منش لەگەڵ ئێڵێمەوە لا هیچ نازانم نایزانی؟ نە لە مەکتەبی؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ چار لە پۆلی چواری ئەی وانەی هونەرتان نییە لە مەکتەب؟ دەبا ناکەی یعنی هیچم پێشکەش ناکەی گۆرانی شتێک؟ شتێکی خۆشم بۆ بڵێ گۆرانێک دەزانم دەی بێڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازارژیر و بەڕێزێ بلبلی کچکە و ساوام لە باژیم بێ بەداو شەیدا گوڵی زانستم ها خوێندنامە مەستم شەو ڕۆژ هەوڵدا بەهۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشیشان لە چاچەوەی کوردستان حەزم بە ناڕەش ئەی ئافرم دەست خۆش دەنگ خۆش ئیشەڵا سەرکەوتووە بی ئیشەڵا کتێب ئەدگێنێت بەوەی کە خۆت ئەتەوێت و لە خیاڵتە حەزەکەی ببی بەچی لە داهاتووە مامۆستا مامۆستای چ دەرسێن؟ کوردی کوردی؟ بەڵێ ئیشەڵابی بە مامۆستای کوردی زۆر باشە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بەو هیوای بتوانی وەڵامە ڕاستەکەمان پێ بڵیت و ببیتە خاوەن خەڵات سەلامەت سپاس پرسیارەکەمان ئەوەیە کام ئاژەڵا کە بۆ ماوەی خولەکێک دەمی بکەیتەوە دەمرێت ماسیە وەڵامێکم پێ بڵێ بە تەکیدی ماسیە ماسی بەڵێ بەداخەوە سواس بەداخەوە وەڵامەکە هەڵام بوو زۆر خۆشحاڵ بووم بەشداریت کرد شتێکی خۆشمان پێشکەش بکە بەخوا هیچ نازانم سلااو لێ سلام باشی سلامت ناوی بەڕێز سعد سعد سەعەد بەڵێ کاک سەعەد بەچیەوە سەرقاڵی والله ئیشکار سەرکەوتوبی سلااو لێبێ ناو چییە؟ ئایناس 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 واتە چی؟ جوانی ماک جوانی مانگ؟ بەڵێ ماشەڵڵا سلااو لێبێ سلامت بیارە باشی سلامت بی ناوی بەڕێزە؟ اسماعیل کاک ئیسماعیل بەرێ چی یەکەن ئێوە؟ کوڕە پلکمە ئەو کوڕە پلکتە؟ ئەی ئەم؟ ئەو کچە خزورمە کچە خەزوورتە یعنی خۆشەویستە ئەدی کۆ دەی باشە هەر ساغ بنەر بمێنن هاتون بۆ پیاسە و گەڕانیان بۆ شتکڕین هاتوون بە پیاسەیاتینە پیاسەیاتینە بۆ پیاسە هاتوون ئارە وەڵا ئەی جل ناکڕن بۆ جەژن جارە زووە جارە زووە ئارە کۆرەکوا ئەوەی نەماوە نەمای تێشتا بیست ڕۆژی مایە دە باشە دەی سەلامەت بن ئیشەڵڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بەو هیوای بتوانن ببنە خاوەن خەڵات باشە؟ باش بەس ئەگەر نەتانزانی ئەبێ شتێکمان پێشکەشکەن سێ کەسن هەر سێکتان خوێنتان شیرینە هەر دیارە دەنگ خۆشن بەهرەمەندن دەست لەم بشۆ ئێ بۆ دەست لە تۆ خوا گەورەیە پێک دێن
پێک دێن بەڵام ئەبێ پێم یعنی وەڵامەکەتان نەزانی شتێکی خۆشم پێشکەشکەن باشە نوکتەیەک بێ کۆپلێ گۆرانی بێ بەسەر هاتێکی خۆش بێ شەرت نیە هەر گۆرانی بێ انشاءالله ئەگەر بزانن منیش خەڵاتان ئەەکەم باشە زۆر باشە ناوی ئاژەڵێکم پێ بڵێن باشە کە یەک خولەک دەمی بکەیتەوە دەمرێ یەک خۆڵک دەمی بکەیتەوە دەمرێ یەک خولەک دەمی بکاتەوە دەمرێ اختیارێک شتێک ئای ناسکیان تۆ نازانی ناوە ئەخوێنی بەڵێ چ قۆناغێکی حەفت یەکسانێک سەرکەوتو بیشەڵا ئەی ئێوە خۆێستا ئەو کۆمەڵایەتیتان هەیە وا بزانم زانستان هەیەوە نیە بەڵێ بەس ئۆفسیارانم بەعات جلێنە بۆلۆ بابەتە هەت گوێلێنەوە ناوە زۆر باشە ئەی تۆ مار نییە تۆڵی مان بەرێ ئەی تۆڵێتی وایسم بە مێشکونە هیچ ئاژەڵێک ناڵێ ئاسانکاریە ئاسانکاریتان بۆ کەم بەڵام وەڵامێک بڵێن ئەگەر غەڵەت بوو ئەڵم بیگۆڕن ئەوە ئاسانکاریە ناوجە سێ اختیاری دانی اختیارات ئەو وتی مار ئێوە شتێکی ئاژەڵێک بڵێن منش دەرێم مار تۆش دەڵێ مار هەر فکرم نەوە ماری دێت نا مارەکە وتم هەڵەیە وتم هەڵەیە ئێوە شتێکی دانێک بڵێن اختیارات دەرەمان بکەنە اختیاراتی تەوە ئەخر ئاسانکاریەکەوەیە کە وتم بیگۆڕن ئەمە ئاسانکاریەمان ناوێ چی دیمان دێ باشە شتێکی خۆشم پێشکەشکە ئەوان نوکتەش نازان بەخوایگەوانە ئەبێ شتێکی خۆشم پێشکەشکەی منیش اختیار تێمێ وڵا نازانم گۆرانی نەدەزانم نوکتەی دەزانم هەربووانە بریان گۆرەنە ئەی لە چی شارەزای زۆر لە چییە بەهرەمەندی هیچ بەهرەمەندی مەخوا هیچ بەهرەیەکە نییە یعنی تۆ بێ بەهرە هیچ بەهرەمان نییە دەی سەرکەوتوو بیناوانیە زیرەکی سەرکەوتوبی ئیشەڵڵا باشە پرسیارێکی ترتان لێ یەکەم بۆتانە گۆڕم پرسیارەکە باشە کام نەشتەرگەری ڕۆژانە زۆرترین جار لە جیهاندا ئەنجام دەدرێت جوانکاری جوانکاری تۆڵێتی ئەمیشە جوانکاری تۆڵێتی هەروەشیوە هەر جوانکاری ئێ بۆ هەمووتان وەکو یەکی دانێک بڵێن لەوانەیە یەکێکتان ڕاست بێ بەداخەوە زۆر سپاس بۆ بەشداریتان وەڵامەکە هەڵە بوو هاوکاریم زۆر کردن بەڵام یان پێ نەزانین بە زۆرین ناوەڵڵا بە زۆرینە بە خۆشیە باشە سەرکەوتوو بن سپاس بۆ بەشداریتان زۆر سپاستان ناوی بەڕێزە سۆران محەممەد کاک محەممەد هیوە کاک هیوا دیارە شەوانە بە یەکەوە دەرەچن زۆر زوو زوانە ئەوە هەر ئامۆزام و ئەوش برادەرمە تەمەند درێژ بن ئامۆزای لامل زەرد هەرێوەڵە دەیاخوا تەمەند درێژ بن چەند ساڵە برادەریانی لە 2013 بەسەر منداڵی و لێک منتیقم لێک گەڕک بین باڵێ لێک قوتابخانە بین زۆر باشە یعنی مناڵی یە کۆڵانن ئەبێت چەند کەتنان نابێتەوە بە یەکەوە کەتمتان زۆر ناوەتەوە هەر زۆر سەری مناڵی ترتان شکانووە دادەشین شەوان بێزار دەبین هەند باسکەین دەی لە شتان گەتیە و بەسەراتێکی خۆشم بۆ بگەڕنەوە کە هەر شتێکتان بەیەکەوە دەستان هەبوو لەو بەزمەیە واللهی ئەوجا گەلک زۆرە بەس لەو دەمەی تۆ یەکێکم بۆ بگەڕەوە بە ئەوانیژێکی دانەیەکم بۆ بگەڕنەوە وڵی لەو دەمەی نازانم هیچم لە فکر نایە باشە پرسیارتان لێ یەکەم دوایی کە دوای پرسیارەکە بیر بکەن و یەکی شتێکم پێ بڵێن ئێوە ئێستان لە خاڵانی ئێستا وڵی لەو دەمەی ئەو هەموو کەتنەتان ناوەتەوە یەکێکتان بیر نایەتەوە ئێستا ناوەڵی کاتەکەی نازانم زۆر باشە تۆ ئەم بلوسە سەڵزە و لەبەر کردووە و خەو لێ قۆس کردووە و بەخوا دیاری شەتەنگی خۆشە گۆرانێکی خۆشم بۆ ئەم جارە گۆرانی لەوانە دەرێن گۆرانێکەی مەرانی تەوا مەکە ئەڵەن سەوتە زۆر ناخۆشە دێ باشە سەرکەوتوو بنیشەڵا پرسیارێکتان لێ یەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەن باشە پرسیارەکەمان کام سوورەتی قورئانی پیرۆزە کە بسمیلای لە پێشەوە نەهاتووە لە تۆوە دەست پێ بسمیلای نەهاتووە بەڵێ دەمزانی بەس نازانم لەو دەمەی وەڵامێکمان پێ بڵێ ئاەت کورسی نا بەداخەوە سوورەتی فاتحە بەداخەوە بزان سوورەتی خلاسە نا بەداخەوە وەڵامەکەیان نەزانی
پرسیارەکەمان هەر ئەوەیە بەڵام شتێکی خۆشمان پێشکەشکە پرسیارەشکەمان لێ بکەشتە پێشکەش دەکەین تۆ شتێکم پێشکەشکە ئەخەر وەبی ناوەڵڵا گۆرانیمان بۆ بڵێ دەی نابەخوایەوە نازەم نەوەی لە شێیدا دەنگم خۆ باشە گۆرانێکم پێشکەشکە پرسیارەکە بۆ گۆڕم قورعان لۆی تاکید بە گۆرانی نارم چکە دەنگم زۆر ناخۆشە گۆرانیم بۆ نەڵێ گۆرانیم بۆ نەڵێ پرسیارەکە ناگۆڕم بەرنامەکە لێ تێک دەچیە گۆرانی نارم نا لێمان تێک ناچێت کێ ناڵێکە لە سوۆسیال میدیایە زۆر بەناوبانگ نابیتە هونەرمەندێک لەوانە زۆر کەس دەنگی توان زۆر پێخۆش بێ بڵێن تەواو وەرە پێشەوە گۆرانیمان بۆ بڵێ بە خۆم دەنجی خۆم پێخۆش نییە هەموو کەسێ دەنگی خۆی پێخۆش نیە تەنانەت لە ڤیددیۆیەک شەکە گوێت لە دەنگی خۆتە بێتەوە دەنگی خۆت لاوە خۆش نییە بەڵام زۆر کەسەیە کە دەنگی توی پێخۆشە تۆش ئێستا گۆرانێک بڵێ و لەوانەیە هەوادارێکی باشە بۆ پیا بێت نازاو کاکە لۆ توشت کردیوە ئەو گۆرانیە لێ دەی با بچمە لای ئەو گۆرانیمان بۆ بڵێت تۆ وەرە ئەم دی و ببوورە یاڵە دەی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ باش ژیانێ ناژیم تۆتیا نەبێ ژیانێ ناژیم تۆتیا نەبێ خۆشم دەوێ و پێی بڵێن بابێ خۆشم دەوێ و پێی بڵێن بابێ خۆشم دەوێ خۆشی دەوێم زەمانە دووری مەخەوە لێم زۆر سپاس دەست خۆش دەنگ خۆش زۆر سپاس بۆ گۆرانێک خۆت ئارێوەڵا یعنی دەستی نووسینیشە هەیە بەخوای تۆزەک زۆر باشە ئەکێ و توێتەوە ئەم گۆرانیە کەس هەر خۆم هەر خۆت بە تەمای ببیتە هونەرمەند ناوەڵڵا نا شتی ترم لە پێشە ئیشەڵا سەرکەوتووە بیت و بەو ئاواتت ئەگەی کە خۆت پلانت بۆ دانا و لە مێشکتایە ئیشەڵا بە زووترین کات ئەبیت بەوەی کە خۆت ئەتەوێت سپاس بینەرانی ئازیز بەم شێوەیە هاتوینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان تا بەرنمەیەکی تر بەخواتانە سپێرم هەر شاد بن خۆتان لەگەڵ